ئەوەی کە لە زیهنی گەنجی ئێمە چەسپیوە لەوەی کە حکمی خوا تەنها بریتیە لە حدودەکان، ئەگەر کەسێک دزی کرد دەستی ببڕێ و کەسێک زینای کرد داری لێ بدرێ و کەسێک عارەقی خواردەوە داری لێ بدرێ و ئەمە فەهمێکی زۆر قاسر و بچووکە. حکمی خوا جەلە جەلالوهو لە دانشۆردن و ناشتنی دارێک و تعامل لەگەڵ دایک و باوک و دواتر لەگەڵ کۆمەڵگە و دەوروبەر، واتە ئینسان لەگەڵ خۆیان چۆن بژی، لەگەڵ دەوروبەرە چۆن بژی، لەگەڵ خوای خۆیان چۆن بژی، هەموو ئەکاتە حکمی خوا. ئەوەی کە پێی ئەوترێ واجب، ئەوەی کە پێی ئەوترێ حەرام، ئەوەی کە پێی ئەوترێ مەکروه، ئەوەی کە پێی ئەوترێ مباح، ئەوەی کە پێی ئەوترێ سنت، هەمووی لەژێر حکمی خۆیان جێگەی بێت. لەم سەرزەویە بۆ ئەو سەرزەوی کەسێک ئەگەر بێت و سنەتێ جێبەجێ کە حکمی خوای تەنفیس کردووە، وەڵاهی کە ئەخەوی بەسەر لای ڕاستە حکمی خوا جێبەجێ کرد. يعني حکمی خوا هەر ئەوە نییە ئەمە تەسەوڕکەین بەس لە بابەتە سیاسیەکانە حکمی خوا نەوەڵا لە هەموو شتێکە، يعني لە پرۆگرامی ئوسرەویە، لە پرۆگرامی زاتیە، لە پرۆگرامی بازاڕە، لە هەر هەمووی ئاکاتە حکمی خوا. فقهی ئیسلامی کە پێوترێ شریعەتی خوا هەموو بەشەکان ئەگرێتەوە. ئەومان بە درێژی باس کرد کە حکمی خوا ئەبێ بەو مەفهومە گەورە تێ بگەین، نەک بەو مەفهومە زەیق و بچووکە، و هەر ئەو مەفهومە زەیق و بچووکە وای کرد سەری لە زۆرێک لە گەنجەکانمان تێگا هەندێک ئەفکاری سیر لەناو ئومەی ئیسلامیە دروست و بەخۆی ئەو فەهمە قاسرەوە، يعني حتى ئەو پرۆژە گەورە دەعاویەی کە لە عالەمی ئیسلامیە هەڵ ئەسووڕێ و ئەڕوە وای لێ هات گەنج بەلایەوە هیچ نەبوو، خۆەوە ئیشکردن نییە بۆ حکمی خوا، ڕواکەن کەلیمەیەک نییە بۆ ترێتەوە، نوێژێک نییە لە مزگەوتێکە جێبەجێ کرێ ئیلا بەشێکە لە حکمی خۆ.